دوو کەسایەتی هوەری لە نێو سۆدی کورسات مەگەزین لەگەڵ ئێمە ئامادەیان هەیە کەوا بڕیارە بەم نزیکانە فیلمێکی سینەمایی بەناوی باچ بڵاو بکرێتەوە کە لە دەرهێنانی کاک دیاکۆ باییزە کە بەڕێزیان فیلمسازن هەروەها کاک ڕزگار باهیر کە یەکێکە لە ئەکتەرە سەرەکیەکانی نێو فیلمەکەم ئێوارەیە لە نێو سۆدی کورسات مەگەزینەوە گفتوگویەکی تەواو هوەری و سینەمایان ناکەین. بەخێر بێن بۆ سۆدی کورسات مەگەزین زۆر خۆشحاڵین کام ئێوارەیە لەگەڵ ئێمەیان. زۆر سپاس بۆم دەرفەتە. سەرەتا پێش ئەوەی دەستکەین بە قسەکانمان بە گفتوگۆکانمان لەسەر ئەم فیلمە بۆ یەکەمین جار بینەری ترێلەری باجە بین لە ڕێگەی کورسات مەگەزینەوە. بۆ ماوەی 2 ساڵ بەردەوام لە شوێنی جیاجیا لەلایەن 6 خزمی نزیکی خۆیەوە دەستدرێژی سێکسی نهۆبی سەرەوەی ماڵەکەیان یەکێک تۆمەتبارەکانانەی چەند داوای سوحی ئەم پیسە ئەوەی من قسەم لەگەڵیان ساڵێکیان لە زاری پارێزان و لە زاری چەکەخۆی و لە زاری دایک و باوکی ئەو منداڵن کە دەستدرێژ لە یاسای سزادانی عێراقی هەمووی دایکە بێ شەرەفەکەتان فێری ئەم درۆ دەنەسانی کردو. بەس هیچی بۆ بکەم گیرمان خواردبوو بەدەست سیروانەوە. یعنی خوشکەکەت و ئەدریس بەجیا چوونە سەربان؟ بەڵێ باوکم ئەوانی نارمەوە سەربان باوکم ئیدریس بوون. چۆن من دڵم یەشیوا لەگەڵ تۆ بکەم بۆ خاتری خوا. چی پیرۆژە کاری کەمارەیەکە مشکی لە منیجی ئەوێ بیکە ئاسی چی بکەم کارە خۆ دەستێژی سەرسینە بۆ ئەسەر و خۆی پێ خۆش بوو. ئەو تا بچەکە بەدەمی خۆی هاوارەکە ئەڵێ باوکم ئەمەی لەگەڵ کردوم. فیلمی سینەمایی باچ کە بڕیارە لە مانگی داهاتووە لە 11 بینەران ئەتوان لە سیتی سینەما بڕۆن سەردانیان بکەن و بینەری ئەم فیلمە بن بەڵام لە مانگی داهاتووە بێت بێگومان. دووبارە بەخێربێن بۆ سۆدەی کورسات مەگەزین دەستان خۆشێ بۆ ئەم کارە جوانە دڵنیام وەکو کارەکانی دیکەتان کارێکی زۆر جوان و ناوازە بێت. جا سەرەتا ئەمەوێت کاک دیاکۆ لە بەڕێستانەوە دەست بکەم بۆمان باسکەی فیلمی باچ دووبارە باسێکی دیکە بێت لە نێو کۆمەڵگەی کوردی خۆمان یاخود ئەم جاران سینارۆکی بە شێوێکی جیاوازە بێت. نا بە هەمان شێوە سەوی خان هەبێ چیرۆکەکە بەشێکە لە کۆمەڵگای خۆمان یانی هاتوین ئازاری خەڵکەکە بەشێکە دیار نییە یا بتوانین لە ڕێگای و فیلمۆ مەسێجێک بە خەڵک بگەێنین کە شتە باشەکان چیە و شتە خراپەکانمان چییە. و هاتوین دەست باخسۆتە سەر کەیسێکی ڕاستەقینە کە بەشێک لە ئازای کۆمەڵگاکە بتوانین پیشایی بینەرانی بدەین و دەرسی لێوەگرین و ببێتە ئازمونە کە لە داهاتوودا ئەو غەڵەتانە ئێمە دووبارەی نەکەینەوە. زۆر باشەکەواتە سینەرەکەی دووبارە باسێکە لە کۆمەڵگەی کوردەواری خۆمە. زۆر باشە. کاک ڕزگار باسێک لەوە بکەین با بزانین کاک دیاکەوتەوە کوچەند لە نێو فیلمەکانە دەستکراوەی کردووی کە بەدڵی خۆت ڕۆڵ بجێڕ یانی چۆن لە توانای خۆتا هەیە بتوانانی ڕێک بەو شێوەیە ڕۆڵەکە بەردەستە بکەی یانی شەر ئەبێتەوەی کە بۆی نووسیویت لە نێو سکرێپتەکە هەر ئەبێ ئەویان بەردەستە بکەیت. طبعا من توانم بڵێم لەم سێیشەکە چواریشم کردو لەگەڵ کاک دیاکۆی شیان درامایە تا ئێستا ناتۆتە پەخش هەڵبەتە لە داهاتوویی نزیکە ئەویشە بینرێت بەڵام با بڵین لەم سێ فیلمە و لەو درامایە من ئەتوانم بڵێم پێچەوانەی 45 ساڵی ئیشکردن ئیشم کردووە هەرچەنە من کە ئەچمە سەر هەر سێتێ تحزیری تەواوم کردووە ینی بەوە چونکە حیوارم لەبەرە کە ئەزانم چیەکەم بەڵام لای ئەم بەر یەکەم جار کە بەری کەوتم لەسەر سێت لە دراماکە بەری کەوتم هەندێک شتی پێوتم ئەوە نەبوو کە منەویست و زائیدەن
وای لە گفتوگۆ مناقەشەیە دروست بوو خەریک بوو دەنگ بەرزکردنەوەوانە ببێتە خۆکار ینی ئەوە دروست بوو ئەمانە بەڵام خۆشبەختانە من ئیمانم بە توانای گەنج هەیە بۆیە ینی زۆر حەزی شەکەم لەگەڵ گەنجایشکەم بۆیە وتم باشە کاکە با من ئەم مەشەدە ببینمەوە بۆی ئەو کاتە قەرار بم ئەم دیمەنە ئەبینمەوە ئەگەر باش بوو ئەوە من ئەو کاتە قسەیش کەوت پێڵم ئەگەر خراپ بوو منەوەستم وتی من زۆر پێی ڕازیم بەو جوملەی تۆ کەواتە تۆ ئەمڕۆ بە قسەی من بکە فعلەن ئەو ڕۆژە بە قسەی ئەوم کرد و بەڵام دوایی پیشانیان وتم کاکی جۆگرەوە من لە ئێسۆ لە ژێر دەستیتوام تۆ چی ئەڵێ واکەم یەکێ لەو خاڵە پۆزتیفانی کە لای کاک دیاکۆیە ئەو حیوارانی نووسیتەڵێ ئەو حیوارانە شەر نییەوەکو خۆی بڵێ فکرەی ئەو حیوارانم پێ بڵێ لەسەر زمانی ئەو کارکتەرەوە ئەو شخصێتەوە ینی زمانی ئەم کارکتێرە زمانێکی بازاڕیە زمانێکی زانستیە زمانێکی هوەریە چییە تۆ ئەبێ بچی ئەو لوغەیەم بۆ بدۆزیتەوە ئێستا با بڵین لە فیلمی منهۆڵە کە هەمووی هەفتەیەکە ڕاوەستاوە لە ستی سینەما پەخشی 3 مانگ لە پەخشا بوو ینی من چووم بۆ ژێر پردەکە بۆ هەندێ لای هەندێ برادر تا 1-2 جومەلی سەیرم دەستکە و جنێو مەسەلەن یەکێک لەوانە کە زۆربەی کەسەی وتەوە ئەڵێ خوشک و دایک جەرگ سوتاوەکەم خەڵک تەسەورەکە خوشک و دایک بۆشایی کە ئەواڵێ بەڵام بە پێچوانە ئەم جنێوە هەبووە لە کۆنی کوردەواریە یان خوشک لە ماچ مەسەلەن ئەم جنێوانە هەبووە یعنی ئەم دەزواڵای کردوم ئەڵێ بڕۆ زمانی ئەو کارکتەرم بۆ بدۆزەرەوە بەڵام مەسەلەن ئەم فکری کارکتەرەکەم پێ بگەێنە یعنی ئەم جملەیە یان ئەم سکانسە یان ئەم دیمەنە فکرەی ئیشەکەم بەرێ نەگەوەی تۆ بڕۆی دەقا و دەقە شتم جا لەبەر ئەمە دەستکرانەوەیکی زۆر باش بوو بۆ من و سەرڕای ئەوەش بەڕاستی من ئەوە ناشارمەوە لە چەندین چاوپێکەوتنی ترا باسم لەوە کردو کە دیاکۆ هەندێک تەمرینیاوە بە من کە ئیزافەی خستۆتە سەر من ینی لە ئیشەکانیشمەوە پێوەی دیارە مەسەلەن لە فیلمی هیچ کارکتەری شێخ بەختیار بۆ کارکتەری سەلام چاوشین 180 پلە گۆڕانکاریە بینی دوو کارکتەری زۆر جیاوازن لە ئەدا لە فۆرما لە شکڵا لە هەموو کارکتەرەکە بەگشتی و زائیدەن ئەم کارکتەری ئێرەکە دەوری سیروانە بینم هەم کارکتەرێکی سلبیە بەڵام لە بینی هەرسێ کارکتەرەکە سلبین چ شێخ بەختیار چ سەلام چاوشین چ کە ئەم سیروانە من هاتووە جێیشی بۆ کردومەتۆ لەم بەینا تەمسیلی پێ کردوم ینی زۆر جات پێوتم ئەها ئاگار لێبێن نەچیتەوە سەر شێخ بەختیار ئەها ئاگار لێبێن نەچیتەوە سەلام چاوشین ینی وا ئاگادارم بوو کە نەچمۆسە و فعلەن خۆشبەختانە کە من بینیومەتەوە ئیشەکە ئەم کارکتەرش کارکتەرێکی جیاوازە بەڵام کارکتەریشی هەر سلبیە بەڵێ زۆر باشە کاک دیاکۆ جا بابینە سەر ئەوەی کە ئەمە سێم کارتانە بەیەکەوە وەکو ڕۆڵگێڕان هیچ هیلاک نەبووی بەدەست کاک ڕزگارەوە چونکە خۆتە زانی کاتێکە ڕۆڵ لە فیلمێکە ئەبینی کاتێکت پێویستە بۆ ئەوی بەتاڵ بیتەوە لە ئەم ڕۆڵی کە پێشووتر جێراوتە و هەت بووە هیچ هیلاک بوونێکت نەبوو لەگە کاک ڕزگارە بۆ ئەوی ئەو ڕۆڵی ئەم فیلمەیە بە جیاوازتر لەوەی پێشووتر بەرجەستە بکات هیلاک دەستکردین وڵا ئەوە بێتەوە جوابی بیتەوە وەڵامی بیتەوە بەعام نا بەس لەو ئیشەی کۆتاییدا لە بازدا هەروەجێوە خۆشی باسی کرد ئێمە کێشەیەکمان هەبوو دوو کارکتەرمان لەو پێش تەجروبە کردبوو کە پیشای بینەرماندا بوو بەس سیروان دەبان لە نێوان ئەو دوو کارکتەردا تەمسیلی کردبە ئەوە جارجار کار ڕزگار کە حیماس دەیگرت و دەچوە نێو بابەتەکەوە دەچوو بەرەو سەلام چاوشینەکە دەبا قسەمان لەگەڵ کردمان بگەڕێەوە لە نێوانیاندا تەمسیلی خۆت بکەوە کەواتە هیچ کێشەیەک نەبوو کێشەیەکی یەک کێشەی کەمان هەبوو ئەڵبەتە لە پرۆڤەکانماندا هیچ ممەسیلێک لە ئەماندا نەبوو
حەویای بریندار کرد بوو حیباز دەیگرت تەمسیلەکەی دەکرد لیانی دەدا بەڕاستی تەوای ممەسیلەکانمان یا چاویشین بوو یا دەستیشین بوو یا قاچی بریندار بوو لەوانەمان زۆر توش دەبوو کاتە خاتوکەناری لێ خۆمان سەلامەتە کەنار سەلامەت بوو بەڵام لێرەشەوە من داوای لێبوردن لە خات و ڕۆژانەکەم خات و شانیاکەم هەروەها شەونەمخان بەڕاستی لە پرۆڤەکانە کە تۆ تەقەموسەکەی کە ئەچیتە ناو کارکتەرەکەەوە تونند و تیژیتایە ئەم تونند و تیژێ بووە هۆی ئەوەی یەک دووجار وابزانم نینۆکی شانیا خان پەنجەیەکی ئێوارەیان بۆ ئەوەی بۆ خەستەخانە شەونمخان لا چاوی برینار بوو وابزانم ڕۆژان خانیش فەقیرە ئەم باڵی زۆر ئازاری پێگەی بەڵام لە هەمان کاتە من خۆم ئەم قاچەم زۆر برینار بوو هەتا ئێستاش ئەم شانەمە هێشێت دوو جار بۆ لای ڤیزۆترۆپی بۆیش لە ڕاکێشان لەوانە ینی هەرچەنە من لە مەشەدێکی شەڕێکی دا لەوە زیاتر وام لێ هات خاتوکەنار ژەڵەیە یەکەم ڕۆژ بەسەر بورانەوەی ئاڕۆشتم حاڵەتی زۆر خەیرە شانقسێکی هەیە لە یەکێک لە وەرگرتنی خەڵاتەکانی ئۆسکارە ئەڵێت چۆنە ئاوە ڕۆڵی جێڕیت و تووشی نەخۆشخانە نابێت لە زۆر ئەستانە کامێرە ئاکشن هۆسپیتال دەستپێکردن و ڕێک نەخۆشخانە ئێمە پرۆڤەکانمان لەگەڵ کارزگا بۆ شێوێ بوو کاک دیاکۆ دیقەتی شتێکمە کاتێک کە بەسەر فیلمەکانی تر تاچوومە هەڵبەت خۆم فیلمی هیچم بینیوە بەڵام فیلمی من هۆڵم بەداخۆ نەبین و بۆ باجیش دڵنیا بکەم ئینشاڵڵا دیقەتی ئەومیەوە کە بە گشتی فیلمەکانت لایەنێکی نێگەتیڤی کۆمەڵگەمان پیشانەیەت بۆچی هەموو جارێک لایەنێکی نێگەتیڤی کۆمەڵگە پیشانەدرێت ئەی هیچ شتێکی پۆزتیڤمان نییە خۆمان کە باسی لێ بکەین دەتوان بڵێم دەستکەوتی پۆزتیڤان دەتوانین بڵین تا ڕێژێک ئەو نە لە خوارەیە کە دەتوانین بڵین نیمانە تەنانەت ئێمە هونەرمەندین خات و سەوین ئێمە دەبێت بین ئازارەکانی خەڵک پیشاندەین من نمونەیەکم لەو خەڵکە کە دەبێت شتێک پیشاندەم کە مەسێجی خەڵکەکە بگێنم بەسەرەوە و چارەسەرێک بۆ کێشانە ببینینەوە زۆر جار هەیە هونەرمەند دەتوانێت مەسێجێک بگێنێتە دەرەوەی وڵات دەتوانێت بگێنێتە فێستیڤاڵەکانی دەرەوەی وڵات و ئەو کێشەیە بتوانێت بۆ ئامی خەڵک بۆ دنیای باس بکە کە ئێمە لەو زروفە دەین و فیلمەکانی ئێمە بەشێکی بچووک لە کێشەکانی کۆمەڵگای خۆمانە کە حەولمان داوە بیگەێنین بە وڵاتەکانی دەرەوە بە جۆی بەرپرسەکان بە جۆی کەسانی دەسەڵاتیان هەیە بە نمونە فیلمی منهۆڵ کە باسکرا زیاد لە 25 بۆ 30 نووسەر لەسەری نووسی بوو کە باز لە ئازارەکانی خەڵک دەکە باز لە زروفی ئێستا دەکە و باجیش بە هەمان شێوە باز لە کۆمەڵێک حەدەس دەکە کە ئەوڕۆ لە کۆمەڵگا زۆر لەبەرچاومانە زۆر باشە ئیتۆ بۆ چ نچیە لەسەر ئەمە من بە تەکید ئێمە لەم سەردەما بە تایبەتی هونەر کاری هونەر ئەوەیە دەستخاتە سەر ئازارەکانی نەک ئێمە مجاملەی ئەم وەزعیان ئەم واقعە بکەین چونکە ئێمە هەمومان بمانەوە نمانێ تاکێکین لە مجتەمەعات ئەم تاکانە کە ئێمە بڵین بەشێکین لە مجتەمەعە ئێمە کە باز لە ژیانەکەین ئەبێ باز لەو ئازارانە بکەین لەکوێ ئازار هەیە بە تایبەتی مەسەن ئێستا فیلمی منهۆڵ باسی لە بێموچەییە کرد کە ئێستا هەموو ئینسانی کورد بەدەست بێموچەییەوە ئەناڵێنێ تەنانەت بێموچەیی وای کردو خەڵکە بۆ خۆی ئینتیحار کردووە خەڵکە بۆ ڕۆیشتو بەرەو دەریای ئیجە خنکاوە خەڵکە بووە مەسەلەن ئایلەکەی هەڵوەشاوەتەوە خەڵکە بووە پارچێک لە جەستەی خۆی فرۆشتووە تا ئەو حەدە خەڵکە بووە ئەدەواتی ماڵەکەی خۆی فرۆشتووە ینی کۆمەڵێک کارەسات بە دوای خۆیان هێنێ فیلمی منهۆڵ یەکێک لەو کارەساتانە یەکێک لەو عینانی هەڵبژاردووە و قسە لەسەر ئەوواکە ئەگەر فیلمی هیچ بگرین سەیرەکەی باسی سڕاعی تەبەقیەکە
سڕاعی تەبەقی لە بینی نێوان عایلێکی هەژار و عایلێکی دەوڵەمەند بەڵام لە هەمان کاتە دوجار ئەبینی سیرەکەی ئینسانی هەژارەکە یان با بڵین عایلە هەژارەکە ئەبنە کەفشی ڤیدا یان ئەبنە قوربانی بۆ عایلە دەوڵەمەندەکە و عایلە دەوڵەمەندی خەڵکە سەرمایەدارەکە وەکو لە دنیای بینی وەکو بەرزەکی بانان لی دەرەچن و ئەوەیە کە ئەیبینی ئێستا فیلمی سێهەممان کە لە هەمان کاتیشە لە فیلمی هیچە قیراعەیەکی تر کراوە با بڵێن خوێندنەوەیەکی تازە کراوە بۆ کارەساتی هەڵەبجە لەو نێوەندا سیرەکەی ئەو فیلمانی کە کراوە لەسەر هەڵەبجە بە شۆرت فیلمەوە بە فیلمی درێژۆ یان بەو بابەتانی باس کراوە لە ڕووی لەو ڕووە ئامۆ خوێنراوەتەوە یان لەو ڕۆوە کە هەمومان پێی ئاشناین چ لە ڕووی فۆتۆگرافۆ پێی ئاشناین چ لە ڕووی چیرۆکەکانەوە یان چ لە ڕووی فیلمە بەڵام ئەم هاتووە چیرۆکێکی حەقیقی کە ڕوویەوە لە هەڵەبجە چیرۆکێکە کە ئێستاش ئینسانی کوردی پێوەی ئەناڵێ باز لەو چیرۆکاناکە کە هیچ چاوێ نەچۆتە سەری هیچ کەسێ نەی خوێندێتەوە بۆیە ئەم کامێرەی فیلمی هیچ هاتۆتە سەر ئەم چیرۆکە کە کارەساتێکی ترە کە ئێمە خەیاڵیشمان بەلایە ناڕوە چەندها چیرۆکی ئاوا ئازارایی و تەراجیدی لە ناو هەڵەبجاهەیە کە ئێمە بتوانین لە داهاتۆ بیان خوێنینەوە هەروەکو چۆنە بینین مەسەلەن ئەو فیلمانی کە جوولەکە هۆڵۆکۆست کە کراوە لەسەر هۆڵۆکۆست هەر یەکە لە ڕوویەکەەوە مەسەن هۆڵۆکۆسی خوێندۆتەوە هەر یەکە لە ڕوویەکەەوە باسی لە جینۆسایدی جوولەکەکان کردووە و ئەوە بوو لە دوجارە خۆیمە هیچمان لەو زەمانە نەژیان بەڵام لە ڕێی ئەو چیرۆکانەوە هەموو ئەبینین کە چیان لێ بەسەر هاتۆ جوولەکەکان هۆڵۆکۆست چی بووە بۆیە ئێمە ئەتوانین لەو چیرۆکانی هەڵەبجە ئەتوانین چەندها چیرۆک هەڵهێنجێنین و نمایشیکەین و بتوانین لە دەرەوەی ئەم دەڤەرەی خۆمان لە لۆکاڵیەت ڕزگاریانکەین و بتوانین دنیای دەرەوەی پێ ئاشناکەین بۆ ئەوەی بزان ئێمە خاوەنی چ تەراجیدایەکین چیمان لێ بەسەر هاتۆ لە ڕابردووە و ئێستش بەدەستیەوە ناڵێنین فیلمی هیچ ئەمە بابەتێکی کە دەستی خستبۆ سەری کە باس لە ئێستاکە کە و فیلمی سێهەممان وەکو کاکدیاکە خۆشی ئیشارەی پێە یەکێکە لەو کێسانی کە تەنانەت لە جێ ئەمنیەکانشە قسەی لەسەرەکرێ ینی خەریکە ئەبێتە باو بەشێکی باز لە پەروەردەکە کە تۆ چی پەروەردەیەکەی لە دوجارە ئەو پەروەردەیەتەوە بەردەسی یان وەکو کوردی شەڵێ چی بچێنی ئەوە ئەدووریتەوە بەشێکی باز لەمەیە و بەچێکی باس لەو حالەتە نەشازانی کە دروست بۆ ئێستا لە مجتەمەعی کوردیا کە پێشتر نەمان بینیوە بە هیوام ئەم فیلمانە هەرسێکیان کە هەڵقوڵاوی وێڵاشی ئینسانی کوردیە هەڵقوڵاوی ئازاری ئینسانی کوردیە بتوانێت وا لە بینەری کوردی بکە ئاش بێتەوە لەگەڵ سینەمایە ببێتە بینەر یان بینەر وا بکە کە ببێتە کەڵچەر و کولتور بێن بۆ سینەما دەستە خۆشە مامۆستا ڕزگار زۆر بە جوانی ڕوونە کردەوە جا کاک دیاکۆ بێمەوە لای تۆ لە قسەی خەڵکەوە شتێکمان بیستووە کە ئەڵێن خۆی دەرهێنەر وایە کە لە ساڵەکە فیلمێک بەرهەم ئەهێنێت و بڵاوێکاتەوە بەڵام لە ئەم ساڵە ئەمە ئەبێتە سێمین فیلمی تو زۆر جاریش چەند ساڵی بەسەراتەیە پارەت کاتێکە دەرهێنەرێک فیلمێک بەرهەمەهێنێت چۆنە کاک دیاکۆ ئەتوانێت تەنها لە ماوەی یەک ساڵە سێ فیلم بەرهەمەهێنێت سەرەتا دەبێت دەستخۆشی لە ستافەکەی خۆڵا بکەین لە تیمەکیوە لەگەڵم هاوکارم بوون چ لە نووسەر کاگاسۆبایز چ لە شەیماخان چ لە کاگ ڕزگار و چ لە پاڵپشتی کەسانێکی وەکو دکتورتەها ئەوانە بوون بە سەبەب کە من بتوانم ئەو حرەکە گەورەیە بکەم بۆ سینەمای کوردی بتوانم شتێ بکەم کە سینەمای کوردی بەرەو پێشە بەرین ئێمە وا نەبێت کە بڵین دەچینە سینەما هەر 2 ساڵ جایەک فیلمێکی کوردیمان هەیە دەبێت بیکەیە نەریتێک بیکەیە کولتورێک کە خەڵکەکەمان بتوانێت هەر کاتێک لە ساڵدا حەزی لێبوو بچێتە سینەمای کوردی و فیلمێک ببینە و ئەوە ئەرکی بەزمن نییە تەوای سینەماکارەکان تەوای مخرجەکان دەبێت هەستن بەوەی کە ئێمە سینەمای کوردی وای لێبێت جەنابەت دەچی بۆ سینەما 3 هەڵبژاردن لەبەردەست هەبێ ئێستا بۆ مێژوو ماوەتەوە
ئەوە کە ئێمە من وەکو مخرجێک لە یەک ساڵدا 3 پرۆژەم داوە و لە سینەمای کوردی یەک ساڵ ئێمە فیلممان هەیە ئەوە خۆی پۆینتێکی دڵخۆشکەرە و هیوادارم بە پاڵ پشتی ئەو کەسایوان ناوم هێنا بتوانین لە داهاتوودا ئەو شتە بەردەوام بین تێیدا بتوانین شتێک بکەین کە هەنگاوێک بەرەو پێشە بەرین بینەر ئازمونەکانی ئێمە ببینە خەتاکانی ئێمە ببینێ و ئێمە دەرسینەوەگین پرۆژەی باشتر بدەین بە بینەر. کەواتە کاک دیاکۆ بۆ خۆت ئەمە چ ئەزمونێک وایە ئەزمونێکی جیاوازتر بوو لە ئەزمونەکانی پێشووترت یاخود هەر بە هەمان شێوە فیلمێک بوو بەرهەمت هێناوە ئەتوانین بڵێن چ جیاوازیەکی هەیە لەگەڵ ئەزمونەکانی ترتە کاتێک چیرۆکی ڕاستەقینە هەڵدەبژێری کەمێک خەتەریاتی خۆی هەیە کێش و مەشاکیلی خۆی هەیە ئێمە دەبێت بە شێوازێکی سینەمایی بیجێڕینەوە دەبێت بە شێوازێک بیجێڕینەوە کە خەڵک هەم متعینێ ببینە هەم دەرسی لێوەرگرە ئەلان لەو پرۆژەیەدا کەسایەکە لەگەڵم ماندوو بوون بەنمونە کەیوان سەلاحەدین کە لەگەڵ من داهات داتامان کۆ دەکردەوە شتمان کۆ دەکردەوە داهاتی زانیاریمان کۆ دەکردەوە لەو بابەتە چیرۆکی ڕاستەقینی هەمیشە قورسترە لە چیرۆکە خەیاڵیەکان کە نووسەرێک دەینووسێ چون دەبێت هەم حەقی خۆی پێ بدەیت هەم خۆشی بیگەێنی بزەبێت ئەلان کارڕزگار باسی حەدەسەکەی حەڵەبچەیکە کرد ئێمە دەبێت لە ڕەواگەیەکی کەەوە پیشانی بینەری بدەین یا منهۆڵ بە هەماشەوە یا باجش بە هەماشەوە محاولەی ئەوە دەکەین بە جۆرێک جێڕانەوە کە بکەین کە خەڵکی خۆمان ئەو 2 ساعت کاتی وادای دەنێ ئەو پارەی وا سەرفی دەکات بێتە ئێوە هەم متعیلێ ببینە هەم دەرسێکیش بێ بۆیان کەواتە ئەتوانین بڵین فیلمی سینەمایی باج فیلمێک ئەبێت کە لەو ئاستایە بێت خزمەتێک بە فێرخوازانی بەشی سینەما بکات بە فێرخوازانی بەشی سینەما بکات و لە هەمان کاتیشە بتوانە چاوی بینەر تێر بکات چ جیاوازیەکی ئەبێت فیلمی باج لەگەڵ فیلمەکانی دیکەتە تەنفیزەکەی زۆر جیاوازە ینی بەهۆی جێڕانەوەکەی و ئێمە لەو فیلمەدا بەکارمان هێناوە ئێمە بەشی سەڵتەکەی لە ئێران کرا کاتێک نردووە بۆ ئێران دەڵێ ئێمە لەو ستایلە لە فارسیشدا نیمانە دڵخۆشکەرە ینی فیلمێکە کە توانێتی سەرنجی سینەمای ئێران ڕاکێشێ بۆ ئێمە زۆر دڵخۆشکەرە کە بتوانین هەنگاوێکی گەورە بنێنەوە و ئەو فیلمە جیاوازی زۆرینەی لە یەک بەشدایە تەنفیس جێڕانەوەیەکی زۆر تایبەتی هەیە لە دڵیام کەسەکانی وان بێن بۆ بینینی متعی لێ دەبینن کاک ڕزگاردی خەتی شتێکم یان لە فیلمەکانە بە گشتی باشە بۆچی هەموو جارە هەر ڕۆڵی خراپەکارێک وەرەگری هۆکارەکەی چی ئاات شێوەی دەموچاوە ئەو شتە وەرئەگرێت چکە کە ئەو بینیت یعنی کە کاک ڕزگارە بینیت ڕاستەخۆ کەسایەتیەکی زۆر شیرین و قسە خۆش و تێگەشت و پێیەکەنێت بۆچی و دۆرانە دایما خۆی ئەم پرسیارە دوولایەنەی لەوانەیە بەشێکی موجه بێ بۆ کاک دیاکۆ بەڵام بەشی خۆم جوابێمەوە کەم تا زۆر بەڕای من کارکتەری شیرین یا کارکتەری میهرەبان بۆ من هەستەکەم زۆر بە ئیسراحەتەوە تاوەکو جەنابوتم من زۆر کەس ئەو قسەی جەنابی تی پێوتم زۆر بە ئیسراحەت لە فیگەرمە ئەوە هەیە یان لە قسەکردنمە ئەوە هەیە زۆر بە ئیسراحەتی گەمێ بەڵام کارکتەری نەگەتیڤ کارکتەرێکە بەڕاستی ئەبێت تۆ بگەڕیتەوە بۆ ئەو کارکتەرە لە ڕوانگەی حالەتی کۆمەڵایەتی حالەتی دەرونی حالەتی ئابووری ئەمانەی بخوێنیتەوە ئەمجا بگەڕی بۆ شخصێتەکە تا بزانین ئەو ڕۆ نەگەتیڤەی بدۆزیتەوە لەکوایە خەستی کەیتەوە و بتوانی ئەم دەم و چاوە شیرینە زۆر ناشرینکەی من تەنانەت چەند جارێ بەر ئەوە کەوتوم بەر بینەرەکەم کەوتوم کە هاتوونەتە دەرەوە ڕۆژیان لە هەولێر بووم ئافرەتی هاتە دەرەوە لە هیچەتی بەس تەنها لەگەڵ تواوێنە ناگرم ڕۆژەکان لە سلێمانی ئەینە شت کچێ هاتە پاڵمۆم زانی یە ڕسم زۆریان یان ڕسممان لەگەڵاگرن لەگەڵ ئاکتەرەکان ئەوتی بەڕاستی ڕقم لێتە سپاس دەکەم ینی خۆی ڕاستە ئەمە مەسجێکی ناخۆشە بەڵام ئەوە مەسجێکە کە من کارکتەرەکەم گەیاندووە جوانی ڕۆڵی جێڕاوە بەڵێ حتا حالەتێ هەبوو کاک دیاکۆ خۆی لەوانێ باسیکە من ڕۆژێکیان زەلامێ هاوتی مامۆستا ئایناسیمەوە بە حکمی فیلمی هیچ و فیلمەکانی کوتی مامۆستا ئەو سەلام چاوشینە کوا لەکوایە سەلام چاوشین خۆمم وتمەڵا لەم لاوە بۆی بگەڕێی دۆزیتەوە وڵات شو هاوتیان مامۆستاڵن تۆی تی بۆ چاوشینی وتمەوە عەدەسە بۆ بۆم دانراوە تی وەڵڵاهی پێم ناخۆشە تویت حەز ناکەم بۆ تۆیت ینی
وتی هاتم دووسێ قسەی نەرم و گەرمی پێ بڵێمەمانە بەس چییە بەڕاستی کارکتەری نەگەتیڤ بەعکسی خۆتەوە بەڕاستی هەوڵێوێ هیلاکبوون نێوێ من زۆر ماندوو بووم بەم سێ کارکتەرەوە ئیشم بۆ کردو تا پێی گەشت و جاتر نازانم هۆکاری تر چیە لە پشتی هۆکارەکە چی وەکو دەرهێنەرەکو سینارست بۆچی کاگڕزگارت هەڵبژاردوو بۆ ئەو کەسایەتیە هەرۆ جوریوە پێشووتر قسم چیرۆکە ڕاستەقینیەکان قورسترە یانی بۆ ممەسل قورسایەکی زۆرە بۆ تەمسیل زۆرە پێی یانی بە دڵنیایەوە هەموو کاتێک دەڵم کاغزگار دەتوان بڵێتە لە تۆپترین ممەسیلەکانی کوردستانە کە حەقی خۆی پێنەدراوە و شایانی زۆر لەوە گەورەترە و دەتوانێت زۆر یعنی بۆ سینەمای کوردی سومعەیەکی باش بێ. زۆر باشە ئێمە هیچ شتێکمان نەماوە جگەلەوەی کە زۆر سوپاسی ئێوەکەین کام ئێوارە لە کورسات مەگەزین لەگەڵ ئێمە بوون ئەگەر بتوان باسێک لە کار و پرۆژەی داهاتووتان بکەن چونکە ئەزانم دڵنیام کە کار و پرۆژەی داهاتووشتان بۆ ساڵی نوێ ئامادەیە کاک ڕزگار لە بەرەسەوە دەستپێکە بەوزای هە لەگەڵ کاک دیاکۆیان مێنیتەوە لە ڕاستیا بە تاکید ئەمێنمەوە بەڵام لە ڕاستیا من لەسەر خاتم بۆ کارێکی نوێ لە هۆڵندا کە بە زمانی کوردی و هۆڵندی و پۆڵۆنیە با بڵێ من لە 23/12 بە تەمام گەڕێمەوە لە ساڵی داهاتووە لەو پرۆژەیە بەشدارم بەڵام بە تاکید پرۆژەکانی ئەم پرۆژەی منن بەشێکە لە ژیانی هونەری من بە تاکید چونکم ئەم سێ ئیشەی یان با بڵێن ئەم چوار ئیشەی کە کردومانە گەواهی ئەوە ئەدا بە ئێمە کە ئێمە زۆر لە یەکتری تێگەین زۆر نزیکین لە یەک ڕوویامان زۆر نزیکە و فعلەن هەردوو لامان چوینە تەواوکەری یەکترین لەبەرەوە خۆشحاڵم بەوەی کە کەسی گونجاوم دۆزیوەتەوە با بڵێن دەرهێنەرێکی گونجاوم دۆزیوەتەوە کە ئیش لەسەر منەکە هەر بژیت کاک ڕزگار هەر بمێنن بۆیە کاک دیاکۆ بەڕێستان سەرەتا ئێمە پرۆژەیمان هەیە لە ساڵی داهاتوو بەس هەر لێرە پێم خۆشە ڕایگەیاندم کە کەسانێک وەکو دوکتورتا هەستاون بە یەک پرۆژەیەکی گەورەتر بۆی کە بتوانین سینەما بکەین لە کولتور ئێمە چەندین پرۆژەمان لە ساڵی داهاتوودا دەکەوێتە جێبەجێکردن و بەرهەمهێنان یەکیان لە زووترین کاتی لە سەرەتای مانگی دووە کە دەست دەکەین بە شۆتینگ و دەمان هەوێ ئەو هەنگاوە هەڵێنینەوە کە هەم خەڵک ڕازی بێ لە پرۆژەکان لە کوالیتیەکە و هەم خۆمان بتوانین سینەماکەمان بیگەێنین بە وڵاتانی چواردەوری خۆشمان نەتەنیا بەس ناوخۆیی بێ بتوانین بینێرین بۆ وڵاتانی چواردەوریش و بڵێن سینەمای کوردی تەتەوری کردو و بەرەو پێشە دەچێ و ئەوە لە ڕێگای چیوە ئیمکانی هەیە لە ڕێگای بینەرەوە لە ڕێگای جەنابتانەوە لە ڕێگای خەڵکەوە ئەو پاڵپشتیەمان بکەن و ئێمە لە خۆیان ببینن جیان لە خۆیان نەبینن ئێمە لەگەڵ خەڵکین دژ بە خەڵک نین جیان لە خەڵکیش نین لەگەڵ ئەوانین و لەبەر ئەوان خەریکین حەول دەدەین کە بتوانین لەو شارەدا ئەگەر ویستی کات بەسەر بەرێ 2 ساعتی لە سینەما هەبێ کە بتوان متعەی لێ ببینە دەستان خۆش بێت هەر بمێنن کەواتە مانگی داهاتوو 11/12 بینەران ئەتوان بڕۆن بۆ سیتی سینەما و بۆ یەکەمین جار بینەری فیلمی سینەمایی باج بن دووبارە زۆر سپاس بۆ ئێوە کام ئێوارە لەگەڵ ئێمە دەستان خۆش